گۆڤاری ڕابەرگ کە لەلایەن یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کوردەوە لە ساڵی 1992 بۆ 1999 دەرچووە. لە نوێترین هەنگاودا بەشی ئەزموون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە دیزاینێکی نوێ و لە 2 بەرگدا تەواوی ژمارەکانی گۆڤارەکە کە لە 38 ژمارە پێک هاتبوو چاپ کرایەوە و لە مەراسیمێکدا لە سلێمانی پێشکەشی ئامادەبوان کرا. ئێمە وەکو بەشی ئەزموون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان وەکو سیاسەت و استراتیژی فەرهەنگی بەشەکەمان ئەدەبیاتی ڕۆژنامەنووسی و گۆڤارەکان زیندووەکەینەوە. بەشێک لە کارەکانمان کە لەسەر سێ کوچکەی زیندووکردنەوەی ئەرشیفی گۆڤار و ڕۆژنامە بووە و کەسایەتیەکان چاوپێکەوتن و زیندووکردنەوەی ژیاننامە و ڕۆڵی زانستی کەسایەتیەکان ئەمە یەکێکیان بووە کە زیندووکردنەوەی بایەخ و ڕۆڵی ڕۆژنامەی یا بڵێن گۆڤاری ڕابەر بووە کە ئەو ڕێکخراوە یا بڵێن یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کورد دەری کردووە. گۆڤاری ڕابەر مانگانە بوو. ساڵی 1992 لە هەلومەرجێکی دژواردا کۆمەڵێک نووسەر و کەسایەتی کاریان تێدا دەکرد کە بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و ئەدەبی و ڕۆشنبیری گشتی لە خۆ گرتبوو. بۆ ئەو زەمانە و ئێستاش گۆڤارەکە بایەخی زۆری هەبووە و هەیە لە ڕووی ڕۆژنامەگەر و ڕۆشنبیریەوە. لە سەردەمانێکی زۆر سەختە ئەو گۆڤارە دەرچووە و کەسانێک کە زۆر لێبڕاوانە و لێبوردوانە ئەو گۆڤارەیان دەرەکرد. من جارێکی تر دەستخۆشی لە برابە ڕێزانەیەکەم لە بەشی ئەزموون و ڕوانگەکە ئەم گۆڤارەیان بەم شێوە جوانە کۆ کردووەتەوە و ساختکردنەوەیان بۆ کردووە و جارێکی تر لە چاپ دراوەتەوە بۆ ئەوەی نخبەی ڕۆشنبیر لە داهاتووە و لە ئێستادا سوودی لێوەربگرن وەک مێژوویەکی گرنگی ڕۆژنامەگەری ئیسلامی و ڕۆژنامەگەری کوردی. تاوان گۆڤاری ڕابەر لە کاتی خۆیان کە دەرچوو وەکو گۆڤارێکی مانگانە دەرەچوو و گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی بوو. هەموو جۆرە بابەتێکی لە خۆی ئەگەر لە بابەتی سیاسی، مێژوویی، کۆمەڵایەتی، ئەدەبی، هونەری، ڕۆشنبیری گشتی هەموو ئەم بابەتانی لە خۆی ئەگەر هەر ئەمە ژوای کردبوو کە زۆر نووسەر لە خۆی کۆبکاتەوە و گۆڤاری ڕابەر بوو بە گۆڤارێک لە کاتی خۆیدا کە کۆمەڵێک نووسەری باش پێ بگەێنێت و ئەمڕۆ زۆربەی ئەو کەسانی کە قەڵەمێکی دیارن و ناوییانەیە لە بواری ڕۆژنامەگەریە لە بواری دنیای نووسیندا ڕۆژە لە ڕۆژان لە ڕابەرە کاریان کردووە و یان لە ڕێگەی ڕابەرەوە قەڵەمیان خستووەتە کار و کاریان کردووە. ئەمەش دیسان شانازێکی ترە بۆ گۆڤاری ڕابەر. کۆمەڵی دادگەری کوردستان ماوەی چەند ساڵێکە لە ڕێگەی بەشی ئەزموون و ڕوانگەوە بایەخ بە ساختکردنەوەی گۆڤار و ڕۆژنامە و بەڵگەنامە مێژوویەکان هەروەها زیندووکردنەوەی زانستی و سیاسی کەسانی ڕابوونی ئیسلامی و تۆمارکردن و نووسینەوەی ئەزموونی ئەوانەی کە لە سەرەتای ڕابوونی ئیسلامیەوە هەبوون. تا ئێستاش بەشی ئەزموون و ڕوانگە 5 کتێبی لەو چوارچێوەیەدا بە چاپ گەیاندووە.